الحمد لله رب العالمين، والصلاة والسلام والتكريم والتعظيم على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. إمان داران مسلمانان سلامي خواهي قورتان لسر به، أمتي پیغمبرك نازدار صلاة وسلامي لسر به، رحمة بهم عالم سوز و مهرباني أو پیغمبر صلاة وسلامي لسر به، تنها بو مسلمان نية يا تنها بو بشريت نية، بلکو خواهي تبارك وتعالى كناوي أبا أفنوا وما أرسلناك إلا رحمة للعالمين. إمتو ما نناردوا إلا برحمته بسوز و مهرباني نبي بو تواوي عالمكان، عالم إنسانو، عالم جنوكو، عالم ملائكو، عالم نباتاتو، عالم جماداتو، همو عالمكان كوكو أهلي علم شارزان فرميان زياد لها جد عالم هيا پیغمبری خواه صلى الله عليه وسلم الرحمة بو همويان وخويشي أفرميت وإنما بعثت رحمة للعالمين. من خواه بالرحمة الرواني كردوم، من رحمتك خلات كراو هدم بو تواوي عالمكان. سپاسی پروردگارمانەکەین کە ئێمە ئومەتی ئەم پێغەمبەرە نازدارە گەورەین، ئەم پێغەمبەرە عەزیمەین، ئەم پێغەمبەرە میهرەبانەین. تەوەری یەکەمی وتارەکەمان لەسەر ئەوەیە ڕەحمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ تەواوی بەشەریەت، بە کافر و بە مسلمانەوە. ئەوە گومانی تیادا نییە بۆ مسلمان لە دنیا و لە قیامەتا ڕەحمەتە، بە بەزەییە، میهرەبانە. محمد رسول الله صلى الله عليه وسلم خواه فرميت والذين معه أشداء على الكفار رحماء بينهم. أما پیغمبری نازداره، پیغمبر رسول خواه و نراوی خواه، اویشی لگل او پیغمبرایه بآدابو اخلاقی او پیغمبر گوش کرابه لنیوان خویانا بسوزو ببزیو مهربانا برانبر نیارو ناحزانش ئەوانەی کەوا بەربەستن لە بەردەم عەقیدە و بیر و باوەڕیانە یا لەبەر چاکەی مرۆڤایەتی و خزمەتی مرۆڤایەتیە بەشیدەتن کاتێکەوە بەرامبەرەکەیان بێڕەحم و بێسۆز بێت. پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم ئاوا ئەصحاب و یارەکان و ئومەتەکەی پەروەردە ئەکات. دایکی ئیمانداران ئەفەرمێت بە پێغەمبەری نازدار سەڵات و سەلامی لەسەر بێ، ئەفەرمێت ئەی خۆشەویستی خوا، ڕۆژی ئوحود بەڕاستی زۆر ناڕەحەت بووی، دانی مبارەکت تایە شەهید بوو، گیانت بریندار بوو، گیانت خوێناوی بوو، هیچ ڕۆژێک لەو ڕۆژە ناڕەحەتتر بوو لە ژیانی تۆدا ئەی پێغەمبەری خوا. پێغەمبەری نازدار سەڵات و سەلامی لەسەر بێ فەرمی بەڵێ، فەرمی ئەو ڕۆژەی کە چوون بۆ تائیف کە داوام لە هەر کەس لە ساداتی قوڕەیش ئەکرد، گەورە پیاوانی قوڕەیش ئەکرد، هاوارم بۆ ئەبردن کە پەنام بن، کەسیان پەنایان نەئەدام، بە قوربانت بین یا رسول الله. صلاة و سلام لەسەر بێ یا سەیدی یا رسول الله. فەرمی لەو ڕۆژە زۆر بێ کەس بووین بە زاهر، کەس پشت و پەنای نەئەکردین، کەس داڵدەی نەئەداین، هەموو گەورەکانی قوڕەیش دەریان ئەکردین چوون بۆ لای تائیف کە خزمانی خۆم بوون بە ئومێدی ئەوەی کەوا پاڵپشتمان کەن، پاڵپشتی ئەم پەیامە بن، لەگەڵمانە بن، بەرگریمان لێ بکەن بۆ ئەوەی بتوانین بەشەریەت لە شەوە زەنگی کوفر و نەفامی و نەسانی ڕزگارکەین، لە خووە ناشنەکان ڕزگارکەین، عاقڵیان کەین، ژیریان کەین، بە ئەدەبیان کەین، بە ئەخلاقیان کەین، فێری ئینسانیەتیان کەین. بەڵام بەداخەوە خزمانی تائیفیش بەردبارانیان کردین، دەریان کردین، برینداریان کردین. ئەو ڕۆژە بەڕاستی لەگەڵ حەزەتی ئەنەسا کە هات بە سەرمانە لە تائیف دەرکراین و چوینە باقی عەداس، کابرایی گاور بوو. ئێستا لەو شوێنە مزگەوتێک دروست کرا بە ناوی عەداسەوە، مزگەوتی عەداس. بەڕاستی لەو ڕۆژە کە زۆر ناڕەحەت بووم، زۆر بێتاقەت بووم، لە ئوحود زۆر بێتاقەتتر بووم. ئوحود هیچ نییە لە چاو ئەو ڕۆژە. ئوحود سەحابەکان بە چواردەور مابوون، هێز و قووەتێک بە چواردەور مابوو، بەڵام لەو ڕۆژە هەر خۆم و حەزەتی ئەنەس بووین. خوای تبارك وتعالى حەزەی جبرائیلی نارد بۆ لام،
سەلامی خوای پێگەیاندم فەرمووی ئەی خۆشەویستی ئێمە مەلایکەی جیبال لە خزمەتتایە ئەمر بفەرموو با تەنفیزیکە چی ئەفەرمووی ئەمرت بە چییە یا رەسوول الله پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پاش وەڵامی سەلامی پەروەردگار و وەڵامی حەزرەتی جیبریل قسەی لەگەڵ مەلایکەتی جیبالا کرد مەلایکەی کەش و کێوەکانە وتیان یا رەسوول الله ئێمە بە فەرمانی خوا لە خزمەتتاین ئەمر بکە و جێبەجێیکەین ئەگەر ئەمر بفەرمووی ئەو شاخانە بین لە یەک تائیف ژێرە و ژوورکەین و ناوی بەرین بیان کێشین بە یەکە ئەمر و فەرمانی تۆ جێبەجێکرێت پێغەمبەری خوا چی فەرموو بە گریانەوە پێغەمبەری نازدار فەرمووی ڕازی نابم بە هیچ شێوازێک ژێرە و ژوور ببن قبوڵی ناکەم ئەمە ڕەحمەتی پێغەمبەری نازدارە کافریش بوون ئەزیەتی پێغەمبەریاندا پێغەمبەریان دەرکرد مناڵەوردکە و شێت و شووتیان کردە گیانی پێغەمبەر و سەحابەکانی پێغەمبەر بەڵام پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرمووی بل أرجو أن يخرج الله من أصلابهم من يعبد الله وحده لا شريك به شيئا فەرمووی ئومێدەوارم خوای تەبارەک وتەعالا لە پشتی ئەمانە و ڕەگەزی ئەمانە کۆمەڵە کەسانێک دروستکە موحید و یەکتا پەرست بن شەریک بۆ خوای گەورە بڕیار نەدەن بۆیە ڕازی نابم ئەی مەلایکەی کەش و کێوەکان ئازاریان پێ بگەێنن ئەمە ڕەحمەتی پێغەمبەری نازدارە بەرامبەر نەیار و ناحەزان و دوژمنانیشی ئەبێ بەرامبەر مسلمانان و ئیمانداران ڕەحمەتەکەی چەند فراوان بێت ڕەحمەتی پێغەمبەری خوا بەرامبەر گیانداران بەرامبەر بێگیانەکان جارێکیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەڕۆیشت بە ڕێگادا گوێدرێژێکی بینی وەکو حەدیسەکە حەزەتی جابری کوڕی عەبدوڵڵا بەمان باسەکە ئەفەرمێت گوێدرێژێکی بینی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سووتاندبوویان دەم و چاوی کاتی خۆی لە ناو خەڵکیاوە عادەت بوو بۆ دیاریکردنی حیوانەکانی ئەچوو ئەی سووتاند و دیاری ئەکرد گوێدرێژەکە دەم و چاویان سووتاندم و شەوێلکانی هاتبووە خوارەوە دووکەڵ لە دەمیوە دەرئەچوو خوێن لە دەمیوە دەرەچوو کە پێغەمبەری خوا ئەمەی بینی فەرمووی لعن الله من فعل هذا ثم نهى عن الكي في الوجه والضرب في الوجه پێغەمبەری خوا فەرمی نەفرەتی خوا لەو کەسەی کە وای کردووە لەم گوێدرێژە نەعلەتی خوای لەسەر بێ چۆن ئاوا ئازاری ئەم گوێدرێژەی داوە ئەمە ڕەحمەتی پێغەمبەری خوایە بەرامبەر بە گیاندارانیش حتا عەبدوڵای کوڕی عومەر ئەفەرمێت جارێکیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کۆمەڵی خەڵکی بینی تەیرێکیان کردو بە نیشانە تیریان پێوە ئەنا ئیتر ئەوەندە تیریان پێوە نابوو هەنجنیان کردبوو باڵی لێ بووە سەری بەجیا و قاچی بەجیا پێغەمبەری خوا بە هەمان شێوە فەرمیم لعن الله من فعل هذا نەفرەتی خوا لەو کەسەی کە ئەم کارەی کردووە ئاوا لە حیواناتەکە تەمسیل بە حیواناتەکە ئەیان شێوێنێت ئیهانەی پێەکەن ڕەحمی پێ ناکەن بەزەیان نییە بەڵکو پێغەمبەری خوا فەرمین نەفرەتیان لێبێ حتا لە کاتی سەربڕینی حیواناتە پێغەمبەری نازدار صلاة و سەلامی لەسەر بێ ئەفەرمێت إن الله كتب الإحسان على كل شيء خوا چاکەی لەسەر هەموو شتێک نووسیوە ئینسان بێ حیوان بێ گیاندار بێ بێگیان بێ خوا چاکەی لەسەر نووسیوە پێغەمبەری خوا فەرمی إذا قتلتم فأحسنوا القتلة وإذا ذبحتم فأحسنوا الذبحة کاتێک کە ئەیکوژن ڕەحم و سۆستان هەبێ کاتێک کە حیوانەکە سەر ئەبڕن چاوەکەی پێی نیشان مەدەن چاوەکەتان با کون نەبێ بە فیڕۆی مەدەن کە ڕاو ئەکەن حیوانات ڕاو ئەکەن پێغەمبەری خوا ئەفەرمێت بە فیڕۆی مەدەن بیخۆن ئەینا خوا نەفرەتان لێکە بەڵێ مسەخەرە بۆ ئینسان بەڵام ئینسان ئەبێ گاڵتەکی پێ نەکا ئیهانەکی پێ نەکا خزمەتی ئەو حیوانە بکا خزمەت دەکا ئەمە ژینگە دۆسی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمە ڕەحمەت و سۆزی ئەم پێغەمبەرە نازدارەیە چەندەها نمونەی وا جارێکیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دای بەلای کۆمەڵی ڕاوچیە ئاسکێکیان گرتبوو ئاسکەکە طبعا ئەمە حەدیسەکان صەحیحە بە زبانی حاڵ بە پێغەمبەری خوای فەرموو وت یا رسول الله ئەم جەماعەتە منیان گرتووە لە بێچۆکان بە دووریان خستوم
نایڵن بڕۆمە شیر بە بێچۆکانم بین. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەستی کرد بە گریان فەرمی کێ ئەم ئاسکەی ڕاو کردووە، کێ ئەمەی گرتووە؟ وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى. خوا زبانی حیواناتی فێری حەزرەت سلێمان کرد، ئەوە بە طریقی ئەولاتر فێری پێغەمبەری ئێمەی کردووە، چونکە پێغەمبەری خوا لە هەرچی پێغەمبەرە گەورەترە. پێغەمبەر لە خۆ قسە ناکە، وحی ئیلاهیە فەرمای شتەکانی. فەرمی کێ ئەم ئاسکەی ڕاو کردووە لە دایک و لە بێچۆکانی دووری خستەوە نایڵە شیریان پێ بدا، ئەمە زوڵمێکی گەورەیە. وتیان قوربان ئێمە. پێغەمبەری خوا فەرمی ئیجازەی بن با بڕواتۆ بۆ لای بێچۆکانی، اینجا ئەگەڕێتەوە چی لێکەن لێکەن. وتیان یا ڕەسوڵ الله کێ زەمانیەکە؟ پێغەمبەری خوا فەرمی من زەمانیەکەم. بە قوربانت بین یا ڕەسوڵ الله، چۆن زەمانی ئەەکەی؟ پێغەمبەری خوا فەرمی من زەمانی ئەەکەم، ڕەسوڵ الله زەمانی ئەکات. وعدتان پێدەم نەهاتەوە چاکترتان پێدەمەوە. ئاسەکە لە خزمەت پێغەمبەرا قسەی کرد، فەرمی یا ڕەسوڵ الله بەس ئیجازەم بن ئەڕۆم شیر بە بێچۆکانم ئەدەم و ئەگەڕێمەوە دواتر چی ئەکەن بابیکەن. پێغەمبەری خوا لەسەر قسەی حیوانی زەمانی حیوانەی کرد. ئاسەکە ڕۆی وەک ئینسانێکی ئیمانداری بە وعد شیری بە بێچۆکانی دایەوە، هاتووە خزمەتی پێغەمبەری خوا فەرموویە وتی یا ڕەسوڵ الله ئەوە من و گەردنی من هاتوومەتەوە لەسەر وعد و پەیمانێکە بە تۆمدا، تۆی زەمان و کەفیلی من بووی. جەماعەتەکە کە ئەمەیان بینی لە پێغەمبەری خوا موعجیزە دەستیان کرد بە گریان، وتیان ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وئەنەکە ڕەسوڵ الله. یا ڕەسوڵ الله ئەم ئاسکە و ماڵیشمان فیدای تۆ بێ و خەڵاتی تۆ بێ، چی لێ ئەەکەی لێیکە؟ پێغەمبەری خوا فەرمی ئەگەر ئەیدەن بە من ئازادیەکەم بڕاتەوە بەلای بێچۆکانی. بە قوربانت بین یا ڕەسوڵ الله. ئەمە پێغەمبەری نازدارە، بەرامبەر بە حیواناتی ئاوا بەڕەحم و بەزەی بووە. ئەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەرامبەر حیوانات بەڕەحم بووە، بەرامبەر دار و بەرد و خاک و وڵات و نیشتیمانی بەڕەحم بووە بە بەزەی بووە. ئەو پێغەمبەرە نازدارە. پێغەمبەری خوا هەموو جارێ فەرمووی ئین الله جەمیل یحب الجەمال. خوا جوانە، جوانیشی خۆشەوێت، یعنی ژینگە مەشەوێنن، تێکی مەدەن. بۆیە کە بە ئەسحابەکانی ئەفەرمووە چن بۆ غەزا ئاگاتان لە ژینگە بێ، دار نەبڕن، سێبەری خەڵتێک نەدەن، وڵات نەشێوێنن، هەر کەس شەڕتان لەگەڵا نەکات شەڕی لەگەڵا نەکەن، ئاگاتان لە پیر بێ، ئاگاتان لە پەکەوتە بێ، ئاگاتان لە ژن بێ، ئاگاتان لە مناڵ بێ، ئاگاتان لە کانی و کارێزەکان بێ. نەفرەت لەو کەسەیکەوە ژیانی خەڵکی تێکەدا. پێغەمبەرە فەرمێت سێبەری خەڵکی تێکەدات، دارەکان هەبڕێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاوا ئومەتەکەی پەروەردە کردووە. تۆ ئومەتی پێغەمبەری ئەبێ بەڕەحم بی بەرامبەر بە بەشەریەت، بەرامبەر بە حیوانات، بەرامبەر بە دار و بەرد و جەمادات و بێگیانەکانیش. ئەوسا ئومەتی ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم ئەوسا ڕوود بێ بڵێ یا ڕەسوڵ الله اشفع لنا يوم القيامة. پێغەمبەر تکات لێکەم لە قیامەتا تکام بۆ بگۆ شەفاعەتمە بکە. ئەبێ ئاوابی بەڕەحم و بە سۆز و بە بەزەیبی ئازیزان و خۆشەویستان. ڕەحمەتی ئەو پێغەمبەرە بەس لە دنیا بۆ بەشەریەت نییە، لە قیامەتە ئازیزان و خۆشەویستان. لەو سەر وەختی سەخت حەشر دار و گیر، پیر وەسە منداڵەوێ پیر، هەر زەرزەلەیە و وەلوەلە و وەی نەفسی نەفسیە و هەر کەسێ بۆ خۆی، تا صاحب ڕوتبەی مەقامی مەحموود یەشفع تشەفع دەر ئەندەر سوجود. ئەمە مەولەویە فەرمێت ڕزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ، ئەو پێغەمبەرە نازدارە لە قیامەتیشا ئەو تکانەکە ئەو شەفاعەت نەکا بۆ تەواوی بەشەریەت بە کافر و موسڵمانەوە. هەمووی لە زەلزەلە وەی وەیە، هەمووی لە هاوارایە، هەمووی لە گریانایە، تا ئەو پێغەمبەرە وەک چۆن خۆر لە کەرسەر هەڵدێنێت ئاوا سەر بەرزەکاتەوە لە حوزوری پەروەردگارە ئەکەوێتە سوجدا، خوا فەرمێ سەر بەرزکە داوە بکە داوەت گیرایە. ئێمە لە خزمەتی توین، ئێمە کارەکانت بۆ جێبەجێەکەین. ڕەسوولی ئەکرەم خوا وای پێ فەرمێت ئەسا ئەن یەبعەثەکە ڕەبوکە مەقامە مەحموودا. نزیکە خوا لە شوێنێکی سوپاسکراوە دادنێ کە مەقامی مەحموودە، کە شەفاعەتی عوزمایە. بۆیە پێغەمبەری نازدار سەڵات و سەلامی لەسەر بێ ئەفەرمێت لەو ڕۆژە تکاو شەفاعەتەکەم اینجا حەش و نەشر دەست پێەکە
کافر بۆ شوێنی خۆی مسلمان بۆ شوێنی خۆی. جارێکیانە پێغەمبەر نازدارە لەبارەی ڕەحمەت و بەزەی و شەفەقەتی بۆ ئومەتەکەی چەند ئاەتی قورئانی خوێندەوە. یەکێک لەو ئاەتانەی کەوا خوای تەبارەک وتەعالا لەبارەی حەزرەتی ئیبراهیمەوە فەرمێت رب إنهن أضلن كثيرا من الناس فمن تبعني فإنه مني. نزبانی حەزرەتی ئیبراهیم خوا فەرمێت پێغەمبەر خوێندیوە فەرمی حەزرەتی ئیبراهیم ئەی پەروەردگارە ئەم خەڵکەی گومڕابوون و سەریان لێشێواوە تۆ خاوەنی ڕەحم و بەزەیت ئەوەی دوای من بکەوێت لە منە لە ئومەتی منە. اینجا فەرمووی ئەو ئاەتەی تری حەزرەتی باسی حەزرەتی عیسا ئومەتەکەی خوێندەوە إن تعذبهم فإنهم عبادك وإن تغفر لهم فإنك أنت العزيز الحكيم. پێغەمبەری خوا ئاەتەکەی حەزرەتی ئیبراهیمی خوێندەوە کە حەزرەتی ئیبراهیم لەبارەی ئومەتەکەی وا فەرمێت داوای لێخۆشبوونیان بۆکە ئەوەی دوای من بکەوێت نەجاتە خوایە ڕەحمی پێ بکەی. اینجا فەرمووی حەزرەتی عیساش فەرمووی خوایە ئەم گەل و ئومەتەی من ئەگەر تۆ عەزابیان بدەی و سزایان بدەی ئەمانە بەندەی تۆن ئەگەر لێشیان خۆش بی تۆ غەفور و ڕەحیمی تۆ عەزیز و حەکیمی تۆ پەروەردگار و خالیقیانی. پێغەمبەری خوا ئەم دوو ئاەتەی خوێندەوە دەستی کرد بە گریان زۆر گریا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوا حەزرەتی جبرئیل نارد بۆ خزمەتی فەرمووی بڕۆ بۆ لای سەلامی منی پێ بگەێنە اذهب إلى محمد فقل إنا سنرضيك في أمتك ولا نسوءك. فەرمی پێغەمبەری خوا کە زۆر گریا فەرمی اللهم أمتي أمتي خوایە ئەی ئومەتەکەی من ئەبێت چیان پێ بکەی تۆ ڕەحمیان پێ بکەی عەزابیان بدەی. خوا فەرمی یا جبریل اذهب إلى محمد بڕۆ بۆ لای محەممەد مژدەی بەرێ و مزگێنی بەرێ بفەرموو پێی إنا سنرضيك ئێمە ڕازی دەکەین في أمتك ولا نسوءك ئێمە لەبارەی ئومەتەکەەوە ڕازی دەکەین و هیچ کاتێک خەجاڵەتی لای ئومەتەکەی ناکەین بە قوربانت بین یا رسول الله. پێغەمبەری خوا چی فەرموو فەرمووی لكل نبي دعوة مستجابة فتعجل كل نبي دعوته وإني اختبأت دعوتي شفاعة لأمتي يوم القيامة فهي نائلة إن شاء الله من مات من أمتي لا يشرك بالله شيئا. پێغەمبەری خوا فەرمی هەموو پێغەمبەرێ دوعایەکی هەبووە تکایەکی هەبووە داوایەکی هەبووە کردوویەتی لە دنیادا بەڵام من ئەو دوعام نەکردووە و هەڵم گرتووە بۆ قیامەت بۆ ئومەتەکەم کە شەفاعەتە بۆ ئومەتەکەم بۆ گوناهباری ئومەتەکەم بۆ ڕەفعی دەرەجاتی ئومەتەکەم و ئینشاء الله من شەفاعەت کاکەم بۆ هەموو کەسێک لە ئومەتەکەم کە هاوڵی بۆ من بۆ خوا بڕار نەدابێ و یەک نەفەر لە ئومەتەکەم قبول ناکەم و ڕازی نابم لە جەهەنەما بمێنێتەوە ئیلا ئەبێ بڕاتە باشتەوە. پێغەمبەری خوا فەرمی ئەوەی ئومەتی من بێ مادەم خوا فەرموویەتی لەبارەی ئومەتەوە ڕازی دەکەین ڕازی نابم یەک نەفەر لە ئومەتەکەم بڕاتە ناو جەهەنەمەوە. ئەمە پێغەمبەری نازداری ئێمەیە هەرچی بۆ بکەین کەمە هەرچەند باسی بکەین کەمە هەرچەند یادی بکەین کەمە. پێغەمبەری عەزیم پێغەمبەری ئەکرەم ئەو زاتە گەورەیە کە خوا جاه و مەقامێکی پێداوە کە خوا ئەوەندە ئازیز و گەورەی کردووە ئەبێ بە شەریعەتیش ئاوا بە چاوی گەورەی وە سەیریکەن و ڕێزی بگرن و ئیلا هەر کەسێک بە چاوی سووکەوە سەیری پێغەمبەر بکە صلی الله علیه وسلم بە چاوی تەعزیم و گەورەی وە سەیری نەکا دڵنیابە لە دنیا و لە قیامەتە سووک و ڕسوا بێت. ئەوەیشی وەکو هاوڵان بە چاوی تەعزیم و گەورەیەوە حورمەت و تەقدیر و ڕێزەوە سەیریە و پێغەمبەرە بکە ئەوە خوا لەبارەیان فەرمووی ئولائیکە هم المفلیحون سەرکەوتوو بەختەوەری دین و دنیان. خوای گەورە لە هەموو لایەکمان ڕازی بێ خوا لە هەموو لایەکمان خۆش بێ خوا عاقیبەتمان بەخێر بێڕی خوا لە گوناه و تاوانی خۆمان و باوەکو دایکمان خۆش بی خوای ئەو پێغەمبەرەمان لێ ڕازی کەی خوای ئەو پێغەمبەرەمان لێ ڕازی کەی خوای ئەو پێغەمبەرەمان لێ ڕازی کەی و عاجزی نەکەی لێمان پەروەردگارە مەحەبەتی ئەو پێغەمبەرە سەڵات و سەلامی لەسەر بێ خۆشەویستی ئەو نازدارەی خۆت ئەسحابەکانی ئومەتەکەی لە دڵمانە بچەسپێنی بە مەحەبەتی خۆت و پێغەمبەری نازدار و هاوڵانەوە مسلمانانەوە بژین و ببرین زیندوو ببینەوە پەروەردگارە نێتەپاڕینەوە عاقیبەتمان بەخێر بگێڕە خوایە لە سوئی خاتیمە لاماندا خوایە حوسنی خاتیمە خەڵاتمان بێ
خوایە لە دەپاڕێنەوە لە باوکو دایکمان خۆش بە، لە باوکو دایکمان ڕازی بە، دەرەجاتی باوکو دایکمان بەرزکەرەوە. خوایە مناڵەکانمان ساڵحکە، خوایە مناڵەکانمان تاڵح مەکە، خوایە لە دەرد و بەڵاو و مصیبەت خۆمان و ماڵ و مناڵمان لادە، وڵاتمان لادە، نیشتیمانمان لادە، گەڕەک و وڵاتمان لادە. خوایە هەر بەڵایە هەر مصیبەتێ هەر فیتنەیە ڕووی لە وڵاتمانەکە، خوایە لە سەرمانی هەڵگرە لای بە، لەبەر خاتێ و پێغەمبەرە نازدارە. یا ڕەبی خوایە لە دەپاڕێنەوە لەبەر خاتێ و پێغەمبەر نازدارە، سەڵات و سەلامی لەسەر بێ. یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بە، عاقیبەتی پیرەکانمان بەخێر بگێڕە، هیدایەتی گەنجە جوانەکانمان بدە، عەقیدە و بیر و باوەڕیان سەلامەت کە لەبارەی خۆت و پێغەمبەر و ئەسحابی پێغەمبەرەوە، لەبارەی ئیسلام و مسلمانان و عولەما و زانایانەوە. یا ڕەبی خوایە بە ئەدەبمان کەی بەرامبەر بە مسلمانان، بەرامبەر بە ئیمانداران، بەرامبەر بە زانایان. یا ڕەبی خوایە لە دەپاڕێنەوە ئەوانەی منداڵیان منداڵی ساڵحان بەرێ، ئەوانەی هیانە و ساڵنیە خوایە بۆیان ساڵحکە، ئەوانەی گیر و گرفتیان هەیە، کێشەیان هەیە، مەشاکیلان هەیە، خوایە بە لوتفی خۆت لەبەر خاتێ و پێغەمبەرە بۆیان حەلکە، چارەسەریکە، کێشەی هەموو لایەکمان چارەسەرکە. یا ڕەبی خوایە گیان ئەوەی کەوا منداڵی هەیە و لێونەوە مەفقودە و دیار نییە و لە سژنایە، خوایە بەیگیان شادکەیتەوە. یا ڕەبی خوایە گیان کوردستانمان ئاوادان کەی، کوردستانمان لە هەموو فیتنە و ئاشوبێک پارێزراوکەی، لە هەموو دەرد و بەڵایەک پارێزراوکەی. یا ڕەبی خوایە تەواوی وڵاتی مسلمانان، یا ڕەبی خوایە لەبەر خاتێ و پێغەمبەرە، یا ڕەبی خوایە لەبەر خاتێ و پێغەمبەرە یەخەی، لە بەڵا و دەرد و مصیبەت هەموو مسلمانان و وڵاتی مسلمانان پارێزراوکەی، لە دوژمن و نەیار و ناعەزانمان. یا ڕەبی خوایە لە دەپاڕێنەوە باسم عظەمی خۆت و جاه و مەقامی پێغەمبەری نازدار همو دعاء كان من قبولك. آمين آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين.